بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش خۆشحاڵین لە حەڵقەیەکی دیکەی بەرنامەی دیاردە و دەروون بە ئێوەی ئازیز شاد دەبینەوە هیوادارین تەوەر و بابەتەکانی ئەم جارەشمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. وەک وعدمان پێدان لە حەڵقەی ڕابردوو قسەمان لەسەر ئاڵوودەبوون کرد بە شێوەیەکی گشتی و زیاتر جەختمان کردە سەر ئاڵوودەبوون بە ئەلکوهۆل. بۆ ئەم حەڵقەیە قسە لەسەر ئەو ماددانەی تر دەکەین کەوا مرۆڤ بۆی هەیە ئاڵوودەیان بێت و خراپ بەکاریان بێنێت. دیارە بە شێوەیەکی گشتی کاتێک ئێمە دەڵێین ماددە هۆشبەرەکان ئەو ماددانن کەوا کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر خانەکانی مێشک و دوجار لە ڕێگەی ئەم کاریگەریەوە کاریگەریان لەسەر تێکڕای جەستە و هەڵسو کەوت و ژیانی ئەو کەسە دروستە بێت و ئەگەر بێت و بە ماوەیەکی درێژ ئەم ماددانە بەکاربێنن ئەوە دەبێتە هۆی ئاڵوودەبوون لای ئەو کەسانە. و دیارە ئەو پێناسانەی کەوا بە شێوەیەکی گشتی تەنها بیر جەنابتان دێنمەوە لەم بوارە بەکاردێن بریتین لەمانەی خوارەوە. یەکێکیان پێی دەڵێن خراپ بەکارهێنان. خراپ بەکارهێنان ئەوەیە کەوا کەسێک بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەم ماددانە بەکاربێنێت لە ئاستی زیاتر لە ئاستی کەوا هەیە و ببێتە هۆی ئەوەی کەوا کەسەکە ماوەیەکی زۆر لە ژیانی خۆی تەرخام بکات بۆ بەکارهێنان یاخود دەستکەوتنی ئەم ماددانە و هەروەها وای لێ بکات کەوا چەند کێشەیەکی جەستەیی و هەروەها هەندێک جار کێشەی کۆمەڵایەتی و یاساییشی بۆ دروست بێت لە بەرامبەر بەکارهێنانی ئەم دەرمانانە. و دیارە هەندێک جاری تریش کاتێکەوە پزیشکان پێی دەڵێن خەڵکانێک پێی دەڵێن تۆ کێشەکانت قوڵتر دەبن ئەگەر تۆ ئەم دەرمانانە بەکاربێنی بەڵام ئەو لەبەر ئەوەی کەوا تووشی بووە ناتوانێت توازیان لێبێنێت. ئەمە پێناسی خراپ بەکارهێنانی ماددە هۆشبەرەکانە یاخود هەر دەرمانێکە. و هەروەها حاڵەتێک تریشمان هەیە پێی دەڵێن تۆلێرانس واتە خوو پێگرتن. ئەوەیان چۆنە؟ کەسەکە ئەمڕۆ ئەگەر پێویست بکات 2 حەب بەکاربێنێت سبەینە دەبێت 4 دانە بەکاربێنێ بۆی هەمان تەسیری دوێنەی هەبێت دوای ماوەیەکتر دەبێت کەمیەیەکی زۆر بەکاربێنێ بۆ ئەوەی کەوا هەمان ئەو کاریگەرانی هەبێت کە لە یەکەم ڕۆژە بەکاری هێنەوە. ئەمەشیان دیسان پێناسەیەکی لە بواری ئاڵوودەبووندا ئێمە ڕووبڕمان دەبێتەوە. نیشانەیە یان پێناسەیەکی دیکەی لە بواری ئاڵوودەبوون بە ماددە هۆشبەرەکان دێتە پێشمان بریتە لە ئەو نیشانانەی کەوا دروست دەبێت لە ئەنجامی بەکارنهێنانی دەرمانەکە. واتە کەسێک ئەگەر بۆ ماوەیەکی درێژ ئەم دەرمانە بەکاربێنێت دواتر وازیان لێبێنێت دوای چەند سەعاتێک جەستەی داوای دەکات و چەند نیشانەیەکی لەلا دروست دەبێت کە بۆ هەر ماددەیەک نیشانەکان جیاوازن و لەوانەیە دواتر بە درێژی بینە سەریان. دیارە بۆ ئەم ئەڵقەیە ئێمە هەوڵ دەدەین قسە لەسەر گرنگترین ئەو بابەتانە بکەین کەوا یاخود ئەو ماددە و دەرمانانە بکەین کەوا مرۆڤ تووشی ئاڵوودەبوون دەبێت لە بەکارهێنانیان. گرنگترین گروپ لە ماددە هۆشبەرەکان بریتین ئەوەی کەوا بەنگلیزی پێی دەڵێن ئۆپیۆیدز کە گروپی هیرۆین بە دەرەجەیەک دەگرێتەوە کە بەڕاستی یەکێکە لە کێشە هەرە گەورەکان لەسەر تاسەری دنیا بەکارهێنانی خراپ بەکارهێنانی هیرۆین و گروپەکانی هیرۆین و هەندێک ماددەی تریش هەن دیسان ئەوانیش ئۆپیۆیدن وەکو مۆرفین و کۆداین و ئەم بابەتانە کە دووبارە هەندێک جار بۆ بابەتی پزیشکیش بەکاردێن بەڵام بۆی هەیە کەسێک تووشی ئاڵوودەبوون بکات کە بە شێوەی دەرزی و هەبوو ئەمانە بەکاردێنێت. گروپێکی دیکەی ماددەکان کەوا خەڵک تووشی ئاڵوودەبوون دەبێت لە بەکارهێنانیان بریتە لە ترامادۆل واتە حەبی ترامال یاخود دەرزی ترامادۆل و هەروەک ئەمەشیان هەندێک جار بۆ ئازار بەکاردێت بەڵام لەبەر ئەوەی لەسەر هەمان وەرگرەکانی یاخود ئەو خانانە ئیش دەکات کەوا گروپی هیرۆین ئیشی لەسەر دەکەن بۆیە زۆر بەکارهێنانی ئەم ماددە لەوانەیە بێتە هۆی ئاڵوودەبوون و نیشانەکانیشی هەمان نیشانەکانی ئاڵوودەبوون بە ماددە هۆشبەرەکان. دیارە گروپێکی تر لە ماددەکان کەوا خەڵک دووچاری ئاڵوودەبوون دەکات بریتە لە حەشیشە ئەوەی کەوا بەنگلیزی پێ دەڵێن مەریوانە. ئەمەیان لە هەندێک وڵات بەداخەوە ڕێگە بە بەکارهێنانی دەدرێت و جاران بۆ چونێک هەبوو کە ئەمە ئیدمان دروست ناکات واتە ئاڵوودەبوون دروست ناکات بەڵام لێکۆڵینەوە زانستیەکانی ئەمڕۆ دەیسەلمێن کە بەڵێ ئەمانش ئاڵوودەبوون دروست دەکەن و کەسانێک تووشی هەزارها گرفتی تەندروستی و دەرونی دەکەن. و گروپی تری ئەو ماددانێکەوە خەڵک تووشی ئاڵوودەبوون دەکات بریتە لە ماددە وروژێنەرەکان ئەو ماددانێکەوە ئەمەش گروپێکن لە ماددەکان بۆ نمونە کافاین کە لە چاو قاوە و هەندێک مەشروباتی ناکحولی هەیە ئەمەشان دیسان بۆ هەیە خەڵک تووشی ئاڵوودەبوون بکات بەڵام لە ڕووی یاساییەوە ڕێگەی پێدراوە و لەوانەیە کەمتر بێت کاریگەریەکانی. گروپێکی دیکەی ئەو ماددانێکەوە خەڵک تووشی ئاڵوودەبوون دەکات بریتە لە گروپی ئەو ماددانێکەوە لە هەندێک خەڵک بۆ مەسەلەی ئازار بەکاریان دێنێت یاخود هەندێک خەڵکی تر بۆ ڕزگاربوون لە هەندێک نیشانەی
دەرونی بەکاریان دێنێت بە شێوەیەکی نادروست ئەمانەش دیسان بۆی هەیەکەوە کەسێک تووشی ئاڵوودەبوون بکات و هەروەها گروپێکی دیکەی زۆر گرنگ کەەوە خەڵک تووشی ئاڵوودەبوون و گرفتی فێربوون دەکات بریتە لە دەرمانە خەوێنەرەکان ئەو دەرمانێکەوە خەڵک بۆ خەوتن بەکاریان دێنێت و ئەوەشە کێشەی گەورە هەندێک خەڵک پێی وایە دەرمانە دەرونیەکان خەڵک تووشی ئاڵوودەبوون دەکات نەخێر بەڕێزان ئەوەی کەوا بە دەرەجە یەک خەڵک تووشی ئاڵوودەبوون دەکات دەرمانەکانی نووستنە هەندێک خەڵک ڕاتە لای پزیشکێکی دەرونی بەداخەوە لەگەڵ دەرمانەکانی دەرونی هەندێک دەرمانی خەویشی بۆ دەنووسێ بەڵام لەبەرەوەی ئەو کەسە لەو ماوەی کەوا ڕێگەی پێدراوە بۆ بەکارهێنان زیاتر ئەم دەرمانە بەکاردێنێت بۆ ئەمە دکتۆرەکە پێی دەڵێ بۆ ماوەی 2 هەفتە تۆ ئەو دەرمانانی نووسن بەکاربێنە یان بۆ ماوەی 3 هەفتە بەڵام نەخۆشەکە بۆ ماوەی زیاتر بەکاردێنێت چکە خەوەکەی پێخۆشە بێ ئیت لە دوا ڕۆژدا تووشی ئاڵوودەبوون دەبێت کە نیشانەکانی و کاریگەریەکانی کەمتر نین و بێزیانتر نین لە ئاڵوودەبوون بە هیرۆین و بە مادەکانی تر بەڕێزان ئێمە پێشەوەی بڕینە سەر درێژە و هەروەها وردەکاریەکانی ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و دەرمانەکان پەیامنێرمان لەناو خەڵک چەند ڕایەکی وەرگرت لەسەر ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و تێگەیشتنی ئەوان و هۆکارەکانی و ئایا حکوومەت چڕۆڵێکی هەیە لەم ڕۆوە فەبن بابێکەوە گوێبیستی ڕای خەڵک بین داوا لە حکوومەتی هەرێم و بەرپرسان و دەوڵەمەنەکانەکەم کە خۆیان ئیشی لەگەڵان نەکەن تلیاک هاتشۆ پێ نەکەن لە بینی وڵاتانت خەڵکی فەقیر ناتوانێت ئیشە بکە ئەو بڕەمادانی کە ئەجیرەی خەڵکی فەقیر نییە با چاودێری دەوڵەمەنەکان بکەن با ڕێنمایی بخەنە سەر کوالیتی کۆنتترۆل چیەکە کوالیتی کۆنتترۆل لە وڵاتی ئێمە تەنها هەنێ ئیشی بەسیتە بەسەر خواردو شتومەکی بەسیتە ئاگەڕێ با بچن ناو هەنێشتی کە بگەڕێن لە ڕێگەی ئێرانەوە لە ڕێگەی بارهێنانەوە لە ڕێگەی حدودەکانمان وڵایە هەموو کەسات چوی تیاکە خەڵ زۆری بێی شەیسا ئەوە چەند گەنجێکیان لە خارجەوە نردۆتەوە بۆ ئێرە گەنجان بێ ئیشن یا معاشیان بۆ بڕنەوە یان خەرن سەریش وڵی داواکاری من لە دەسەڵاتداران ئەوەیە کە مادەی هۆشبەر توانیوەتی بچێتە ناو ئەمریکاوە بچێتە ناو وڵاتانی ئەوروپاوە کە بەهێزترین سوڵتە و بەهێزترین کۆنتترۆلیان هەیە لە ڕووی سنوورە و لە ڕووی ئەوە کە مەسەڵەن بە هیچ شێوەیەک مەسەڵەن شتی خراپە هاوردی وڵات نەکرێ یا مەسەڵەن شتی زیان بەخش نەچێتە ناو وڵاتەکەیانەوە بەڵام باشترین حاڵەت بۆ ئەوە دەسەڵاتداران ئاگادارکردنەوەی گەنجان چینی گەنجان بە تایبەتی و هۆشیارکردنەوەیان و ڕێنماییکردنیان بە شێوەیەکی زۆر باش کە هەموو چین و کۆمەلگا لەوە تێبگا کە مادەی هۆشبەر جگە لە گەورەترین زیان هیچ سوودێک نابەخشێت بە هیچ کەسێک حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی گەر سنوورەکان تونوتۆڵکە لە هەر لایەکی هەرێمی کوردستانەوە ئەو مادانە تاوان نایەنەوە هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئێمە بەبێ پارەش بۆمانە نێرن بەڵام بە پارە بە خۆمانێ فرۆشنەوە گەنجەکانمان هەمووی سەرگەردان و بەدبەختەکەن لەبەر ئەوە یەکەم ئەوە ئەبێ پابندبوونی حکوومەتی هەرێمە دووهەم پابندبوونی هاوڵاتیەکانی خۆمان گەنجەکان بە کچوو کوڕەوە ئەبێ دوور بن لە هەموو مادەیەکی هۆشبەر تەنها نەک مادە هۆشبەرەکان وەکتلیاک و حەشیش و هێرۆین و مادەکانی کە بگرە لە جگەرە کێشانیش بە دوور بن لە خواردنەوەی مەی و لە خواردنەوەی مادە هۆشبەرەکان هەمووی چەند دوور بن لێ ئەوە بگرێت جستیان بە پاکی و بە خاوێنی ئەمێنێتەوە و وڵاتەکەشمان پارێزراوە بێت لە هەموو خەڵکێکی خراپ و خەڵکێکی نامەسئول و خەڵکێک کە دوورن لە هەموو قیەم و لە هەموو ئەخلاقێکی ئینسانیەوە کە ئەو مادانە دێن و بەکاری دێن بۆ خەڵکەکانی لای ئێمە و بۆ گەنجەکانی لای ئێمە لە دواییە وەک ڕەخنە و دووبارەش وەک سوپاسێک بۆ حکوومەتی هەرێم کە ئەو کارانە بکە و ڕێگری بکات و بەرگری بکات لەو کارە. بەڕێزان زۆر جار لە دەستگاکانی ڕاگەیاندنیان لە هەندێک شوێن کاتێکەوە باسی مادە هۆشبەرەکان دەکرێت خەڵکانێک بەتایبەت لە دەسەڵات و لەو شوێنێکەوە قاریان بەدەستە یان کۆڵی لەم بابەتە دەکەن یان دەیشارنەوە و نیانەوەی قسەی لەسەر بکەن من دوایی لە کۆتاییەکانی بەرنامە دێمە سەر ئەوە باسی ڕۆڵی حکوومەت لەم بابەتە دەکەم بەڵام من وەکو پسپۆڕێکی دەرونی لە ڕێگەی ئەم بەرنامەوە حەزەکەم هەم بە حکوومەت وەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت و هەم بە خەڵکیش بڵێم بەڵێ بەکارهێنانی دەرمان و مادە هۆشبەرەکان لە کوردستان وجودی هەیە
و بووە بەیەکێک لە کێشەکان ئەگەرچی نەبوو بە دیاردەیەکی زۆر بەرفراوان کە بڵێن خەڵک زۆر بە ئاشکرا بەکاردێنێەوە زۆرە بەڵام حاڵەتێکە و دەکرێت ئێمە لە ئێستاوە قسەی لەسەر بکەینەوە چارەسەری بۆ بدۆزینەوە و ڕێگەی لێ بگرین چونکە کێشەی مادە هۆشبەرەکان ئەوەیە سەرەتا لە چەند بەکارهێنەرێک دەست پێکات دوای ئەوە هەموو خەڵکانێکی زۆر تووشێ بن و دەبێتە گرفتێکی گەورە بەتایبەت بۆ ئێمە کە وڵاتێکین هەم لە باشووری وڵات بەکارهێنەرێکی زۆری ئەم مادانە هەیە و بۆ ئێمە دێتە کوردستان هەم ئەو وڵاتانی کەوا دراوسێمان بۆ وڵاتێکی وەکو ئێران یەکێکە لە وڵاتە بەناوبانگەکان لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و یەکێکە لە گرفتەکان لەلای ئەوان هەدراوسەی ئێمەیە و بمانەوێت و نەمانەوێت لە ڕێگەی ئەم وڵاتەوە هەندێک لەو مادان دێنە ناو وڵاتی ئێمە و هەندێک لە بەکارهێنەرەکانیشی بەردەوام لە ناو وڵات و ناو کۆمەلگای ئێمە وجودیان هەیە و دیارە خاڵێکی تریشکەوە کە ئێمە پێمان وایە بێ ئەم کێشەیەکی گەورەیە و لەوان لە دوار ڕۆژ گەورەتر بێت ئەو جالیە خود ئەو لۆبیە گەورەی کوردەکە لە ئەوروپا هەیە کە بەشێکیان بەداخەوە بەهۆی ئەو واقعیکەوە لەوێ تێدا بوون تووشی خراپ بەکارهێنانی ئەم مادانە بوون و ئێستا گەڕانەوە کوردستان و کەواتە ئەم کێشەیە لە کوردستان چیتر بە ئێمە نکۆڵی لێ نەکەین وجودی هەیە بەڕێزان من لە ڕووی زانستیەوە باسی هەندێک لەو دەرمانانە بکەم کەوا خەڵک بەکاری دێنێت و کە لە هەمویان جێگەی مەترسیدارترەوە و ئێمە بینیمانە لە ئێرانەوە بۆمان دێت یاخود لە وڵاتەکانی تریش لە دەرەوە بۆمان دێنەوە خەڵکانی تووشی بوون بە دەرەجە یەک حەشیشە کە مەریوانەیە ئەمە زۆر بەکاردێت اینجا ئەمەش لە ڕێگەی کێشانەوە بەکاری دێنن دەی کێشن خەڵکەکان یاخود هەندێک جار هەندێک خەڵک هیرۆینیش بەکاردێنێ یاخود کۆکاین کە ئەمەش دەتوانن لە ڕێگەی سرنجەوە هەندێک جار بەدەرزی لە خۆیان دەدەن یاخود هەندێک جار هەڵیەمژن لە ڕێگەی لوتەوە ئەیسوتێنن و هەڵمەکەی هەڵەمژن هەندێک جاری تریش بە شێوەی حەب پەیدا بووە وەکو حەب دەیخۆن و بەکاری دێنن دیارە هەموو ئەو شێوازانە هەن و بە شێوەیەکی گشتی ئەم دەرمانە لە سەرەتای بەکارهێنانیان دەبنە مای خۆشحاڵی ئەو کەسانی کەوا بەکاری دێنن بەڵام دواتر کێشەی گەورەیان بۆ دروست دەکات و ئەگەر ماوەیەک بەکاریان نەهێنا ئەوە لەوانەیە بگاتە ئەوەی کەوا تووشی لەبیرچوونەوە و تووشی دڵڕکوتێ و دڵڕاوچەی زۆر و خەمۆچی و هەروەها دوایی لەوانەیە هەندێکیان هەندێک لە نوعەکان ئەگەر بەکارنێنرا فرمێسک کە چاویان دێتە خوارەوە لێدانەکانی دڵیان پەلەپەل دەکات وەرگات حەدیەوەی کەوا لە هۆش خۆیان بچن و لە هەندێک حاڵاتیشدا دەبێتە هۆی مردنیان بۆیە ئێمە پێمان وایە بەکارانی ئەو مادانە جێگەی مەترسی گەورن و من لێرەدا دەمەوێت قسە لەسەر هەندێک مادەی تر بکەم کە خەڵکی ئێمە زۆر بەگرنگ وەری نەگرتووە ئەویش مادەکانی نووسنە خوێنەرەکان یاخود دەرمانە دژە ئازارەکان بەڕاستی دەرمان دژە ئازارەکان بەڕێزان کە بە شێوەیەکی زۆر بەرفراوان لەناو نەخۆشخانەکانی ئێمە بەکاردێنرێتەوە بۆ نەخۆشەکان دەنووسرێت و خەڵکی ئێمە حەزی دەکات و بەکاردێنێت بۆ هەیە خەڵک تووشی ئیدمان بکات و تووشی ئاڵودەبوون بکات و ژیانی چەند کەسێکمان لە بەرچاوە کە سەردانی ئێمە دەکەن بەهۆی خراپ بەکارهێنانی ئەم دەرمانانە ئەم دژە ئازارانە ژیان لێوێران بووە و ناتوانن بەکارنێنن و بەردەوام هەموو ڕۆژە دەبێت چەند حەبێک یاخود چەند دەرجێک لە خۆیان بدەن بۆ ئەوەی کەوا لەشیان ئیسراحەت بکات و بەردەوام لە ترس و لە ڕاوچێدان بۆیە لێرەوە ئێمە پامێک ئەنێرین بۆ خەڵکی خۆمان پێیان دەڵێن تکایە دەرمانی نووسن لەو ماوەیە کەوا پزیشک بۆ دیاری کردووی زیاتر کە 2 هەفتە بۆ 3 هەفتەیە لەو ئەگەر زۆر مەجبور بوویت مانگێکە زیاتر بەکاری مەهێنا و هەروەها دەرمانی دژە ئازاریش ئەگەر زۆر پێویستت نەبوو هەر چۆنێک بێ ئازارەکەت لەو مادێ زیاتر لەو ماوەیە زیاتر تێمە پەڕەکە دکتۆر بۆی داناوی دیارە بەڕێزان بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بە شێوەیەکی گشتی جا دەرمان بێت یاخود ئەو مادانە بنکەوە هیرۆین و حەشیشە و ئەمانەیە کێشەی گەورە دروست دەکات وەکوتمان هەندێک کێشە هەیە تەندروستین هەندێکیان دەرونین هەندێک کێشەی تریش هەن کۆمەڵایەتین واتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گرفتی گەورە دروست دەکات پەیوەندی خێزانیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەندێک جار هۆکارە بۆ ئەوەی کەوا تاوان دروست بێت لەناو کۆمەلگادا و هەندێک دیاردەینە مرۆیی لەوانەیە هەندێک جار لێ بکەوێتەوە بۆ ئەوەی کەوا زیاتر بە شێوەیەکی ئەکادمیانە قسە لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکان و دەرکەوتە کۆمەڵایەتیەکان و هۆکارە کۆمەڵایەتیەکانی خراپ بەکارهێنانی دەرمان و مادە هۆشبەرەکان بکەین پێم باشە ڕای کەسێکی پسپۆر لە بواری کۆمەڵاسی وەربگرین کە بەڕێز مامۆستا لوقمان سیوەیە فەرمو بابەیەکەوە گوێبیستی ڕاوبۆچوونەکانی بین کاریگەری ئەم مادانە هەر بەوە ناوەستێکە لەسەر ئاستی تاک کۆمەڵە کاریگەری نێگەتیڤ بەجێ بێڵێ بگرە لەسەر ئاستی خێزانیش گرفتەکان قوڵتر دەبنەوە پشەی و ئاژاوی خێزانی لێ ئەکەوێتەوە بەر لەمەش دەتوانین بڵێن دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەسانە یاخود ئەو گەنجانە نەتوان داخڵی پرۆسی هاوسەرگیریش بن بەهۆی ئەوەی متمانیان بە خۆیان و بە خێزانیان لەدەست دەدەن تا دەگاتە ئەوەی ئەم کاریگەریانە ئاستی ئابووری ڕوبەرە ئابوووریەکان داگیر دەکا داهاتێکی زۆری خێزان بە هەدەر دەدا دەگاتەوە ئەستەی کە زۆرێک لەو مادە بە نرخانە ئاڵتون بە یا کەلوپل بە هەر شتێکی ناو ماڵ بێت تەنانەت پەنادەبن بۆ فرۆشتنی ئەگەر لەم حاڵەتەدا بەشی نەکرد
لە بازارەکاندا پەنا دەبنە بەر سوالکردن ئەگەر کەسێکی حیلە باز و سەرکەوت و ساختە بوو ڕەنگە پەنابەرێتە بەر کاری دزی و ساختە و هەندێک جۆر لەم بابەتانە واتە ئەم کاریگەریانە سەرەتا لەسەر ئاستی تاک دەردەکەوێت دوجار لەسەر ئاستی کۆمەڵایەتی ڕنگ دەداتەوە وەختێک کە دەبێتە دیاردەیەکی کۆمەڵایەتی هەڵبەتە مادە هۆشبەرەکان لە چاوجگەرەوە دەست پێ دەکەن بە کحول و کۆکاین و هێرۆیندا تێدەپەڕن بەڵام هەندێک مادە هەیە یاساییە هەندێک مادە هەیە کاریگەریەکەی کەمترە لەبەرەوە ئێمە قسەمان لەسەر ئەو مادە هۆشبەرانەیە کە لێپێچینەوەی یاساییان لەگەڵ دەکرێت بە بڕوای زۆرێک لە زانستەکان لە بواری دەرووناسی و کۆمەڵناسی و زانستەکانی دیش پێیان وایە ئەم کەسانە نەخۆشن تاوانبار نین واتە قوربانین جەلاد نین ستەمکار نین لەبەرەوە بەر لەوەی شوێنی ئەوان بەندیخانەکان بێ شوێنی ئەوان بیمارستان و خەستەخانەکانە شوێنی ئەوان شوێنە دەرونیەکانە کە پێویستە چارەسازی دەرونی لێوەربگرن بەڵام بە دافعی کۆمەڵایەتی و بە دافعی لێپێچینەوەی یاسایی ژوای کردووە زۆرێک لەم کەسانە نەتوانن هەروە بێترس سەردانی کلینیکە ڕاوێژکاریە پزیشکەکان بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر سەرەتا هەر کەسێک کە لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانیشدا کە کەسێک مەشروب خۆر بێ یاخود مدمین بێ یا معتاد بێ بە زمانی ئەوان سەرەتا ئەوەیە کە هەرکچی پێنادن نایڵن داخلی پرۆسەی هاوسەرگیری بێ پیان وایە مرۆڤێکە شکست خواردووە خۆم قسانە بەشێک لە ڕاستیشی تایە بەڵام کاری کۆمەڵگە ئەوە نییە نەیتوانیەوە وزە ببەخشێتە ئەم کەسانە بۆ ئەوەی بەرەنگاری خراپبەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەڵکو هێندەی تر بارەکەی قورس کردوون ئەرکەکەی قورس کردوون هەندێک لەوانەی کە بەندە لە زیندانەکانە بینیونی باز لەوە دەکا ئەگەر ئێمە لە زیندانیش ئازاد بین و لە کلینیکە ڕاوێژکاریەکانی چارەسەری پزیشکی وەربگرین ئەوە هەر ناتوانین لە ناو شاری سلێمانیدا تازە نیشتەجێ بین بەهۆی ئەوەی کە تازە ئابڕوومان شۆ پێویستمان لەو پرسیارانەی کە لێیان دەکەین دەڵێن یەکەم ئیشت چێ دوای بەربوون لە زیندانەڵە یەکەم ئیشمەوەی کە ماڵەکەم دەگوێزمەوە بۆ شوێنێک کە کەس نەمناسێەوە تا جارێکی کە دووچاری ئەم کەسە ئێختیراب و نامۆبوون دەبێتەوە لە دەرەنجامی ئەوەی کە پێگەیەک یاخود شوێنێک نییە لە کۆمەڵگەدا ئەم کەسانە بگرێتە خۆ و مامەڵەیەکی دروستیان لەگەڵ بکە و پێگەی خۆیان سەر لە نوێ پێ بەخشێتەوە بنە ئەندامێکی بە کەڵک لە ناو کۆمەڵگەدا بچنەوە سەرکار وەزیفەی پێشوویان پەیامان بە سێ تەوەری سەرەکی لە خۆ دەگرێت بۆ ئەو کەسانێک کە ئێستا بوونە قوربانی مادە هۆشبەرەکان ئەوە پێویستە پێیان دەڵێن کە واسێنان لە مادانە تۆزە زەحمەتە بەڵام مەحاڵ نییە دەکرێت ژیانێکی نوێ بەرنمەیەکی نوێ لە کلینیکە ڕاوێژکاریەکانەوە بێترز عیلاجی خۆیان وەرگرن و چارەسازی دەرونی و کۆمەڵایەتی وەرگن و بۆ ئەو گەنجانش دەڵێن ئێمە پێیان سنوورەکانی مێشکیان بەرە و بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان دابخەنەوە بە ئاسانی مجازفە بە ژیانی خۆیان نەکەن و پەیامی سەرەکی ئێمەش بۆ حکوومەتە کە پێویستمان بەوە هەیە لە ڕێگەی یاساییەوە یاساکانمان نەرمونیانتر بن بۆ کەسانێک کە بەکارهێنەرن وەکو نەخۆش سەیریان کەین و هیچ نەبێلانی کەم سنتەرێکی تایبەتمان هەبێ بە چارەسازی ئەم کەسانە بۆی دوجار ئێمە بتوانین بیان گەڕێنەوە بۆ کۆمەڵگە و ژیانی ئاسایی خۆیان وەربگرن. بەڕێزان کاتێک ئێمە ئێستا جەنابشتان لەگەڵ ئێمە زانیمان کەوە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان حاڵەتێکەوە وجودی هەیە و کێشەیەکە و پێویستی بە چارەسەری هەیە کەواتە پرسیاری دووەم ئەوەیە ئایا ئەمە چۆن چارەسەر دەکرێت و ئایا ئێمە سنتەرێکی تایبەت بە چارەسەرکردنی ئەم کێشەیەمان هەیە بەداخەوە بەڕێزان ئێمە تا ئێستا لە کوردستان سنتەرێکی تایبەت بە چارەسەرکردنی مادە هۆشبەرەکانمان نییە ئەوەی کە هەیە چەند یەکەیەکی دەرونیمان هەیە لە ناو چەند نەخۆشخانەیەکی گشتی لە هەولێر و سلێمانی و دهۆک ئەگەر کەسێک تووشی ئاڵوودەبوون بێت سەردانی ئەوەی دەکات بەڵام ئەم سنتەرانە تایبەت نین بە ئاڵوودەبوون نەخۆشی خەمۆکی لێ نەخۆشی دڵەڕاوچەی لێ نەخۆشی شیزۆفرینیای لێ ئەنواعی نەخۆشیت کەی لێ و لەگەڵیشدا تاکە شوێنەکە بتوانانی تۆ سەردانی بکەی بۆ چارەسەری بەداخەوە من لێرەدا داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەم کە بەشێک لەو بودجە زۆرەی کە لە کوردستان هەیە تایبەتی بکەن بۆ کردنەوەی سنتەرێکی ئەوە کە لە وڵاتی ئێمەدا کە وڵاتێکین لەگەڵ تەماساین لەگەڵ وڵاتێکی وەکو ئێران لەگەڵ وڵاتانی تر پێویستمان بە سنتەرێکی وایە بۆیە هیوادارین ئەو سنتەرە بکرێتەوە ئەوەی لە خستەخانەکان هەیە تا ئێستا ئێمە تاقیگەیەکی تایبەتمان نییە بۆ پشکنینی ڕێژەی ئەم مادانە لەناو خوێن و هەروەها ئەو تێستانی کە پێویستە بکرێن ڕۆژانە هەندێک دەرمان هەیە پێویستە ڕۆژانە لەناو خوێنی کەسەکە یافاسی بۆ بکرێت ئەوەمان نییە و دەرمانە دژەکانیش بۆ نمونە میثادۆن و ئەو دەرمانانی کە ئێمە بەکاری دێنین وەکو چارەسەری ئەوانە دیسان لە کوردستان ئێمە نیمانە بۆیە پێم وایە پێویستە حکوومەت ئاوڕێکی جدی لەم بابەتە بداتەوە و چارەسەریەکی بۆ بکات دیارە کێشەیەک یەکەم پێم باشە دیسان لەم بەرنامەیە قسەی لەسەر بکەم ئەویش ئەوەیە شاردنەوەی ئەم کێشەیە لەلایەن حکوومەت و لەلایەن دەزەکانی ڕاگەیاندن من ناڵێم دەزەکانی ڕاگەیاندن حەجمێکی زیاتر لە خۆی بدەن بەم کێشەیە یعنی وای لێنەیە تۆ کە کەناڵێکت کردەوە وابزانی هەموو کورد
تووشی ئیدمان بووە و کێشەیەکی زۆر گەورەیە و خەڵک تووشی تۆقین و هین بکەیت ئەمەش وەکو هەر نەخۆشیەکی تر حاڵەتێکە وجودی هەیە و پێویستی بە قسە لەسەرکردن پێویستی بە چارەسەری هەیە نە بۆ شێوەیە بێ کە تۆ خەڵک بتۆقین دەزگاکانی ڕاگەیاندن نەبەش بۆ شێوە و خەمساردێش بێ کە حکوومەتی ئێمە پیادی دەکات بەداخەوە حکوومەتی ئێمە پێی وایە ئەگەر وتی لە وڵاتی ئێمە ئیدمان هەیە ئەوە ئەو ئەمنی قەومی کورد کەوتۆتە خەتەرەوە پێی وایە ئەگەر وتی لە وڵاتی ئێمە ئیدمان هەیە وەکو کێشەیەکی تەندروستی وەکو کێشەیەکی دەرونی ئەوە دوژمنانی کورد پێیان خۆشە بێ و ئەوە وەکو هەرسێکە یاخۆ شکستێکە لە سیستمی سیاسی و لە پلان و بەرنامەی سیاسی کورد کە لە ڕاستیدا ئەمە هیچ ئەسڵ ئەساسی نییە و پێم وایە ئەمە تێنەگەیشتنە سەرەتا لە سیاست و لە ئەمنی قەومی ئینجا لە لایانی تەندروستی و لە لایانی خزمەتگوزاری خەڵکی ئێمە بەڕێزان حکوومەتی ئێمە پێویستە بگاتە ئەو حاڵەتە ئەو تێگەیشتنەی کام کێشەیە پێویستی بە چارەسەری هەیە پێویستی پێ لەگەڵەکانی پسپۆرداد نیشن و ئەگەر کێشەکە ئەمڕۆ بچوک بێ بۆی هەیە لە دوار ڕۆژ ئەم کێشەیە گەورە بێت بۆیە دیسان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانەکەین بە چاوێکی گەورەتر سەیری ئەم کێشەیە بکەن و حەزمی خۆی بدەنێ لە وەکو کێشە وەچیتر پێیان وانە بێت ئەمە خەتەرە بۆ سەر ئەمنی قەومی کوردی یاخود ئەمنی قەومی حزب بەڕێزان من لێرەدا هەوڵ دەدەین ناوبڕێک وەرگین و دواتر بەڕێستان دەتوانن دوای ناوبڕەکە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی NRT یاخود لە ڕێگەی ئەدرسی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی تایبەت بە بەرنامەی دیاردە و دەروون ئەو پرسیارانێکەوە هەتانە دەربارەی ئاڵوودەبوون بە ئەلکوحول و مادە هۆشبەرەکان بۆما بنێرن ئێمەش بە خۆشحاڵی وەڵامی دەدەینەوە بەڵام تکایە ئەوەندەی بتوان پرسیارەکان تایبەت بن بەتەوەرەکە با بێکەوە بەڕێزان ناوبڕێک وەربگرین و دوای ئەوە جارێکی تر دەست بە بەرنامەکە بکەینەوە.